لە شارە بچووکەکان مەسەڵەن ڕەواندز یانیش کۆیە بە بەراورد بە شارە گەورەکان ئەو تیپانەیان تێدا دروست بووە کە هەتا ئێستاش بەڕاستی ئەگەر باز لەو تیپانە بکرێت ناوی پاشای گەورە و تیپی باواجی کۆی و ینی باز لەو تیپانە دەکرێتن چی وای کردووە ئەو تیپانە ینی هەر بەنەمری بمێنێتەوە پرسیارێکە زۆر لە جێی خۆیەتی توانم بڵێم شارۆچکەکان یاخود شارە بچووکەکان ئەوانەی کەوا سروشتێکی دڕفێنیان هەیە ئەو سروشتە هەمیشەوا لە مرۆڤەکە کەوا خولیای ئەو بوارە جوانانە بێتن ئەو بابەتە دڵڕفێنانە بێتن کە سروش پێی دەبەخشێتن دیمەنی تافگە دیمەنی دۆڵ و چیا و توانم بڵێم ئەو سروشتە دڕفێنەوە هەمیشە وای لە ئێمە کردووە یاخود لەوانەی پێشمەش کردووە توانم بڵێم ئەو شارانە لەبەرەوە ڕۆشنبیری تێدا هەڵکەوتووە لە هەموو بوارەکە نەک تەنیا لە بواری مۆزیک و گۆرانی لە بواری وێژە لە بواری شێعر لە بواری ڕۆمان لە بواری چیرۆک لە هەموو ئەو بوارانەوە ئەم شارانە پێشەنگ بوونە بەڕاستی سزای شارەکانی تریژێک وەکو ڕانیە وەکو شارەکانی تری قەڵاتزێ لە هەموو شارەکانی تریشەوە بەڵام لە شارەکەی حاجی قادر کۆیە لەگەڵ شاری توانم بڵێم پاشای گەورە ڕواندز ئێمە هەر لە منداڵیەوە توانم بڵێم دوو هونەرمەندی پەروەردەکار یان لە کۆیە زیاترش ئەتوانم بڵێم ئەوانە بەڕاستی بەتەنگ ئەوە بوون کەوا دەبێ ئەو شارانە لەو بوارانەوە بن لەبەر ئەوەش باگراوندێکی مێژووی گەورەشیان هەبوو ئەو دوو شارە بەڕاستی لە کۆیە ئەتوانم بڵێم دیوەخانەکانی ئەو کاتی لە کۆیە کە هەبووە ئەوانەی کە ئەختەر یاخود ئەوانی ترکە تێدا هونەرمەندان تێدا لە مەلا ئەسعەدەوە بگرە لە ئەحمەدی مەلاوە بگرە هەتا دەگاتە باوکی هونەرمەندی گەورە مامۆستا وەریا ئەحمەد ئەمانە بەڕاستی ئەتوانم بڵێم قوتابخانەی گەورە بوون لەوێەوە هونەرمەندانی گەورەی وەکو تایر تۆفیق وەکو سەلاح محەممەد وەکو هونەرمەندانی گەورە مامۆستا سێوە ئەمانە پەروەردە بوون لە ڕواندز ئەتوانم بڵێم بزاوتی ئەو شارە دوای وێرانکردنی ئەو شارە لە دوای جەنجی جیهانی یەکەمەوە کە حوسێن حوزنی موکریانی چاپخانەکەی لە حەلەبەوە گواستە شار ڕواندز ئەو شارە بۆ ناوەندێکی ڕۆشنبیری و کەلتوری زۆر گەورە کە تێیدا لەوێ زاری کرمانزی چەندین ژماری لەوێ ئەتوان بڵێم لێ چاپ کراوە لە ساڵی 1934 و 35ەوە شانۆگەری نیرۆن لەو شارە پێشکەش کراوە یعنی ئەتوانم بڵێم سەدەیەک بەر لە ئەمڕۆ یعنی ئەو بزاوتە ڕۆشنبیرە دوایی دامەزرانی حیزبی هیوا و کۆمەڵێک ڕۆشنبیری و کتێبخانەکەی ڕەحمەتی عەلی مەکتەبە لە ڕواندز ئەتوانم بڵێم ئەوانە خۆیان لە خۆیان دەبەڕاستی مێژوێکی پڕ دێرین و سەروەری بووبن بۆ ئەو شارە بۆ ئەوی گەنجەکانی ئەو شارە هەر لە زوویەکەوە بتوانن بێنە ناو ئەو هۆگری خوێندنەوە بن هۆگری ڕۆشنبیری بوون و ئیتر لەوێەوە ئەو باگراوەندەوە هاتووە و ئیتر بەردەوام بووە و نەوە بە دوایینەوە هاتن و کاتی خۆشی لەو شارانەدا بەڕاستی ڕۆڵی ئافرەت هیچی کەمتر نەبوو لە پیاوە ئەنی لە شانۆگەریەکاندا لە کۆڕزدا لە بوارەکانی ئەتوانم بڵێم هەموو ئەو بابەتانی گۆرانی لە بۆنە نیشتیمانیەکاندا لە بۆنەکانی نەورۆزدا بەشداریەکی کارەیان هەبووە شان بەشانی پیاوەکان بۆ بتوانن ئەو ڕۆڵی هونەرە بەبەرزی بنرخێن و لەگەڵ ئێمەشدا ئەتوانم بڵێم ئێمە کۆمەڵێک ئافرەتی زۆر نەبەردمان لەگەڵدا بۆ توانم بڵێم زۆر ئازا کە ئێمە تاماوین بەڕاستی سوپاسگوزاری خانەوادەکانیان کە لەگەڵ ئێمەدا وەکو کۆڕس و وەکو کۆڕال بەردەوام بوون لە تیپی پاشای گەورە چەندی ساڵ خزمەتیان بۆ کرد توانیمان گۆرانەکانی فۆلکلۆری بژێنینەوە و بتوانین گەڕانێکی مەیدانی بە هەموو دەڤەرەکان بکەین نەک دەڤەری سۆران بە تایبەتی